ئەمە یەکێک لە جۆرەکانی چپسە. ئەمەشیان جۆرێکی دیکەیە. سەیریکەن چۆن گر دەگرێت. ئەمە جۆرێکی دیکەیە. چپس دڵخوازی بەشێکی زۆر لە منداڵانمان، لە گەنجانمان، لە کچانمان، لە کوڕانمان. گڕەکە بەردەوامە. جۆرێکی دیکە دەی خۆلێرە ئاگرمان هەیە. ئەمە گڕەکەی زۆر زیاترە. لەبیرتان بێت کە ئەمە چپسە. ئەمە چپسە و دەیسووتێنین بۆ بە درێژایی ئەم بەشەی بەرنامە پێتانی دەڵێم دەکرێت شتێک بۆ خواردن بشێت کە ئاوا بسووتێت. پەیوەندی نێوان سووتان و خۆراک چییە؟ چپس یەکێک لەو خۆراکە دڵخوازانەی منداڵانمانە کە هەر کاتێک داوای دەکا تۆ پێی دەڵێیت بەسەر چاو. بەڵام چی لە چپسدا هەیە و چپس چی بەسەر تەندروستی منداڵەکانمان دەهێنێت؟ بۆ گفتوگۆکردن لەسەری پزیشکێکی پسپۆڕی منداڵان و خۆراکی منداڵان لە هەردوو بوارەکەدا لەگەڵمان دەبێت. ئەمەت بینی لە سەرەتایی بەرنامەکە. بەڵێ. ئەمە چیمان پێ دەڵێت؟ ئەوە نیشانەوەی چۆری زۆری تایە. چکە چۆری وەکو بڵێ فیۆڵەکە کە ئەو ئاگرە دروستەکە تەنها چۆریە و کاربۆهیدراتەکەش سووتێ لەبەرەوە زۆر باشە بۆ ئاگرکردنەوە. باشە. ئەمە بۆ ئاوا ئەسووتێت وەکو دکتۆرە باسی دەکات چونکە چۆری یا ڕۆنی زۆری تێدایە. کێشەکانی ئەم چۆریە چین کە لە داهاتوودا ئەگەر مناڵێکمان هەبێت هەموو ڕۆژ چپس بخوات لە داهاتوودا چی لێ بەسەر دێت بەهۆی ئەم چپسەوە بەهۆی بۆنمە بەهۆی تەنیا ڕۆنەکەوە. بەڵێ ئەگەر خۆی تقریبا هەمویان بەیەکەوە توانین باسکەین کە خۆی چۆری کالۆریکی زۆر زۆری تایە. یەک وحدە یعنی 1 گرام لە کاربۆهیدرات و پرۆتین 4 کالۆریە، بەڵام لە چۆری 1 گرامی ئەمە 9 کیلۆ کالۆریە. یعنی 1 گرام لە چۆری لەبەرەوە کالۆریەکەی زۆر زۆرە. هەر ئەمەشەوە ئەکات بۆ منە گەر پەتاتەیەک تۆ بکڵێنی 87 کالۆریەیە، بەڵام ئەمە 100 گرام لە پەتاتێکی سروشتی بە تۆکڵەکەیەوە گەر ئێمە بیخۆین بە کوڵاویان بە ستیم یعنی بە هەڵم حازر کراوە 87 کیلۆ کالۆریە. هەر عینەن 100 گرام ئەگەر بە جپس بیخۆین 547 کیلۆ کالۆریە. یعنی شتێکە هەر بەراورد پێکردنی نییە. 187 لەکوێ و 500 ئەوەنە لەکوێ. 1 دقیقە. واتە هی ئاسایی 100 گرام 87 ئەوەی تریان 500 سەر و 5 جارە. بەڵێ 5 ئەوەندە زیاتر زۆر زیاتر. ئەمە بۆ خراپە. ئەمە لەو مناڵ ئێستا وەکۆ بینین یعنی کێشی قەڵەوی زۆر بۆ لە مناڵ و لە گەورەیە. یعنی مناڵەکە قەڵەوەکە و لەبەرەوەی سۆدیۆمەکەی خوێکەی زۆرە، یعنی لەوانەیە مناڵەکە بە چاو قەڵە و دیار بێ ئاوسێنێ بڕێکی زۆر ئاو لە ئەڵێ خەپە و جوانە. بزەبێت. کێشەی چییە؟ بەڵام بەرامبەر ئەوە کانزای نییە، ڤیتامینی نییە، سیرەکی خەپەیە بەڵام کەم خوێنە. خوێکە یعنی لە ڕێگەی ڕێگە پێدراوی خوێ بۆ کەسێکی ئاسایی کاتوانێت بیخوا ئەگەر تەندروست بژی 2.8 گرامە بۆ ئێمە بۆ کەسێکی گەورە. بۆ مناڵێک نزیکی لە 2 گرامە بێ زۆر باشە. بەڵام ئێستا گەر جپسێ بێنین لە 100 گرامە 150 میلیگرامی تایە. باشە لە جپسێکی ئەوەیە ڕەنگە خۆی 1000 بۆ 1500 گرام و نیوێکی تیاابێت یەک جپس ئەگەر ئێمە باسکەین کەواتە ئەنی مناڵێک ئەگەر توێ بە شوەیەکی تەندروست بژی ئەگەر ڕۆژە جپسێکی خوار نابێ هیچی تر بخوا، هیچ شتێکی تر بخوا کە خوێ تیاابێت. ئەنجا ئایا ئەگەر 2 جپس بخوا ئەگەر لەگەڵ جپسەکە پسکی توشتی تریشە خوا ئەندۆمی ئەوانە ئەگەر خوارد نەخوا کە ئەمە زۆر خەتەرە بێگومانە. یعنی ئەمە بۆ ماوەیەکی درێژ ئێمە باسەکەین لەوانەیە 10 ساڵ بێ 20 ساڵ بێ تا مناڵە گەورا بێ بێگومان تەندروست باشە. کەواتە ئەگەر مناڵەکەت یەک چپس بخوا دکتۆرەوا دەڵێ
ئەگەر یەک چپس بخوا گرامێک بۆ گرام و نیوێک خۆی وەرەگرێ لە کاتێکدا ڕۆژانە خۆی پێویستی بە 2 گرام و کەمترە واتەگەر یەک چپس بخوا دەبێت لە هەموو خۆراکەکانی دیکەی هیچ خۆیتیان خوێ نەبێت ئەی ئەگەر هەبوو مناڵەکەم هەموو ڕۆژ چپس دەخوا کێشەشی نییە ئێ ڕاستە خۆ یەکسەر لەسەر دەموچاوی دەرناکەوێت لە ناو جەستە کاریگەریەکانی دروست دەکا لە مەودای دوور تۆ بۆ ڕێگە بەوە دەدەیت لە داهاتوودا بەگەڕانتی 100% مناڵەکە تووشی بەرزی فشاری خوێن بێت بۆچی باشە ئەو کۆ بێتەوە و لەوانەش هەر خوێش و شەکری هەردووکیان کە زۆر بوون بڵین میسکردن زۆرەکەن لە مناڵە ئەم میسکردنش کە زۆرە بێ مادەی تر لەگەڵ خۆیان با بێگومان کە ئەو کاتە لە مناڵەکەیانی نەک هەر بە ئەوەی کە لە جستیامێنێتەوە بۆشی کە لێ ڕوا مادەشتی تر لەگەڵ یاڕوا لە بەرەوە دووبارە زەرری لێە